لەسەر چیای گۆیژە و بەدەم تێڕامان لە دیمەنەکانی ئێوارانی سلێمانی خۆیان بۆ فڕین ئامادە دەکەن. جوانە، زۆر جوانە. دەست بۆ دواوە، دەست بۆ دواوە. 9 ساڵە بە پەرەگلایدەر بەسەر ئاسماندا دەفڕێت. لە سلێمانیەوە دەستی پێ کردووە و ئاسمانی زۆر ناوچەی هەرێمی کوردستانی تاقی کردوتەوە. ئێمە ڕۆژانە لە سەعات 3 بەدواوە یین بۆ ئێرە زیاتر گەشتیارەکانمان گەشتیاری عەرەبن لێرە فڕینەکەن. یاریەکەمان یاریکی تا حدێک خەریکە تازە ئاشناوێ بە خەڵک. هەموو کاتەکان گونجاوە بەس ئەبێ ڕەچاوی ڕێنمایەکانی ئەم یاریە بکەین. سورعەتی هەوا کاتی بارانبارین فڕین نیە، کاتی بەفر و بارانبارین بەس کاتەکانی کاتە هەوا گونجاو بێت با بڵێن سورعەتی هەوا دیاری کراوە بۆ ئێمە لەو سورعەتەیە بێت ئێمە دەتوانین فڕینکەر هەر کاتێ بێ. حەسەن پێشتر تەنها خولیای هەبوو بۆ ئەم یاریە، بەڵام ئێستا کردوویەتی بە پیشە. سەرەتا ئێمە وەکو خولیای ئاگاتی ناو یاریەکە، بەڵام ئێستا زیاتر پەرەمان پیاوە ئەمانەوە بیکەین بە لایەنێکی بژێوی ژیانیشی خۆ. ئێمە خۆمان تقریباً 4-5 نەفەر ئیشی 2 نەفەر ئەکەین لێرەیە. یاریزانانی کەشمان زۆر لێرە کۆبنەوە 1 نەفەری ئەفرن ئەوان زیاتر. ئەمە یاریەکە لەو یاریانەی کە بێزار نابی لێ، یعنی هەموو ڕۆژێک ئەگەر دووبارەیەکێتەوە سێبارەیەکێتەوە حەزەکەی زیاتر بفڕی. سلێمانی باشترین شوێنی هەیە بۆ ئەم یاریە بە تایبەتی لەلایەنی گەشتیاریەوە. ینی پێویستە حکوومەت ئاورێکی زۆر جدی لەم یاری ئێمە باتەوە. چکە گەشتیارێکی زۆر کێتە سەر ئەم شاخە بۆ ئەم جێگەی ئێمە بە تایبەتی یان بۆ ئەوی سێرکردنی و یاری ئێمە بۆ فڕین لەگەڵ ئێمەیە. ئەو گەشتیارانەی دێنە سلێمانی بەشێکیان دەچن لەگەڵ حەسەن و گروپەکەی فڕینێک بەسەر ئاسمانی شارەکەدا دەکەن. یاریەکە ئەگەرچی سەرکێشی تێدا بێت، بەڵام نەبووەتە ڕێگر لە بەردەم خولیای ئەو کەسانەی دەیانەوێت فڕین بە ئاسماندا تاقی بکەنەوە و خولیاکەیان بەدی بهێنن. وەرزشێکی زۆر خۆشە، سروشتێکی زۆر جوانە بینی، یعنی کە تۆ چیتە ئاسمان سروشتەکەی سلێمانی لەو ئاستەیایی بینی کە زۆر بەرزە بەڕاستی شتێکی زۆر جوانە. و بەڕاستی وەکو بینە سەرەوەی کە چە ئیسفادەیەک و چە قازانجێکی بۆ سلێمانی هەیە، جوانیەکی تایبەتی بەخشیوە بە گۆیژە بەڕاستی و لە هەمووی مهمترامەیە کە گەشتیار زۆر ڕۆکاتێرە ئەبێ حکوومەت لێرە هاوکاریەکی زۆر گەوریان بکە لەبەری وەرشێکی زۆر تازە و زۆر جوانە کە چوومە ئاسمانی سلێمانی و کە سلێمانیم لەو بەرزیەوە بینی بەڕاستی دووەنیتر سلێمانی خۆشویست. سلێمانی شاری خۆمە، چەندەها جار هاتوومە تێرە، بەڵام وەک تاقیکردنەوەیەک نەچوومەتە ئەو بەرزیە کە سلێمانی لەو ئاستەیە ببینم. ئێستا گروپەکەی حەسەن و هاوڕێکانی زیاترن لە 15 وەرزشوان و زۆرینەی ڕۆژەکان بەسەر ئاسمانی سلێمانیدا دەفڕن. دەیانەوێت پەرە بە یاریەکەیان بدەن و بیکەنە سەرچاوەیەکی گەشتیاری بۆ شارەکەیان. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.